کۆماری تورکیا و میوانانی نێودوڵەتی ژەکەین چێ سەردانمانەکە کێ تاجیکوونێدانێ کێ فیلمێراچیمانەیە چارەکیەکە یەکەم ڕێپێوانمان هەیە بۆ سەرخەبران بە ئاپۆری جەماوەری و لە سەرخەبران وتاری ئێمە چەندی چارەکیمان هەیە چارەکیەکان یەکەم ڕێپێوانمان هەیە بۆ سەرخەبران بە ئاپۆری جەماوەری و لە سەرخەبران وتاری بەخێراتن هەیە وتاری ماڵاوایی هەیە و نەشید و سرودی تراژیدیانەی کە بۆ هەڵەبجە وتراوە هەیە و قورئان خوێندنمان هەیە و تاجەگوڵنە لایەنی سیاسی شخصیاتەکان حکوومەت لایەنانی دەرەوە قونسوڵەکان تاجەگوڵنە دانێن پێشەنگامان لە ناومۆنیمنت هەیە زانکۆ چالاکی هەیە بەڕێوەبەرەتی ڕۆژبیری چالاکی هەیە چالاکی ناحیە خوورماڵ هەیە چالاکی فەنی و ئەدەبی متەنەوع جۆرە جۆرە بێ بەڵێ ئێمە ئەمە مشتانی کە ئیکەین بەچی بە ڕێنمایی تەندروستی گرتنەبەر بە ماسکەوە بە دەستکێشەوە بە تاقیمەوە بە بوونی تیبی تەندروستیەوە لەگەڵمانە شکە بەڕاستی خەڵکی قوربانیان کە سوکار پیان خۆشە لەو چالاکیان لەو یادا کەس تووشی زەرەر نەبێ واتە ئەبێ هەمومان ڕێنمایی تەندروستی بگرینەوە هەڵەبجە لەلایەن بەڵێ هەڵەبجە لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵیش بۆ بە پارێزگا و لایەن حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ پارێزگا بەڵام لای حکوومەتی عێراقی فیدراڵ هێشتا کەمتر لە 150 مامەڵی پارێزگامان لەگەڵاکە هێشتا وزارتی ناوخۆمان واتە ناوخۆی عێراقی فیدراڵ مۆری هەڵەبجە ئەبێ هەڵەبجە بێت کی پاساپۆرت کەچی سلێمانیە هێشتا لە وزارتی بازرگانی هێشتا وزارەتی ناوخۆ هێشتا وزارەتەکانی تر لە ئاستی پێویستی هەڵەبجانین هیوادارین حکوومەتی عێراقی فیدراڵ یەکێ لە هەدیە جوانەکانی یەکێ لە دیارە جوانەکانی لە 33 ساڵیادی کیمیابەرانی هەڵەبجە بەڕەسمی ناساندنی پارێزگای هەڵەبجە بێ وەک پارێزگایەکی نوێ وەک پارێزگای 19 لە عێراق تابل حکوومەتی عێراقی فیدراڵ ئەبوایە یارمەتی هەڵەبجێ بدایە بۆ چونکە بەڵێ ئێمە داخوازیشمان کردووە بۆ چونکە ئێستا عێراقی نوێ لەسەر ئەساسی جوبلەیەک دروست بووە کە دەوڵەتی سەدامی پێشوو چی هەیە چەکی کۆکوش ئێجگەل لە کیمیابەرانی هەڵەبجە دلیلی چەکی کۆکوش نییە وهي بحكومة عراقي فيدرال هاو بشي خمي هلبجة بيه وهاو بشي إعمار و ئاوەدانکردنی هەڵەبجە بێ